مامۆستا خوێندنی ئەم ساڵ کراوە بە ئۆنلاین بۆ زۆربەی قۆناغەکان تا چەند بۆ ئێستەی کوردستان ئەم بڕیارە گونجاوە؟ پێشەکی بەخێر بێن من بە هیچ شێوەیەک ئەم قەرارم پێ ڕاست نییە لەبەر زۆر سەبەب. یەکەمیان مناڵی ئێمە لە کولتور و پەروەردەیان نەبووە بەم شێوە بەکاری بێنێ ئۆنلاین بەکاربێنێ. دووهەمیان نییانە ئێمە لە وەزعێکی مالی زۆر خراپین. ئێمە کە وەک مامۆستای زانکۆین ئەمە وەزعمانە ئەنجاوەرە و خەڵکی کە ئیش و کار و کاسبینە بۆ کۆرۆنای بەسەرا هاتووە و حکوومەتی هەرێم هەموو 50-60 ڕۆژ جارێک بە لە ساب بڕینی 21ەوە معاژەیە بە خەڵکیش وەستاوە معاشەکەی ئیشەکەی لەوە ڕستاوە. لەبەرەوە من بە هیچ شێوەیە مشتە بە عەمەلی نازانم و شتێکی نادروستە چونکێکم مناڵ تەنها فێرن نییە عیلم پەروەردەشە پێویستە بێ مناڵ لە پۆلا دەسی بگری و شتی فێرکی. ئەمە یەک دوو هەمیان کە خەڵک ئەم تەکنۆلۆژیا تازەی نییە بێجگە لەوە خەڵکێکمان هەیە تا ئێستا لە قەزا و ناحیە و لە گوندەکانە هەیە ئەوەی سلێمانی پێیتە بڕناکرێت جا چجا ئەوەی لادێکە من تەلەبەم هەیە خەڵکی شوێنێ لە قەڵاتزێ یعنی من نازانم چۆن لەوێ ئەنتەرنێتی بۆ جۆرکەم و ئایپاد و ئایفۆنێکی بۆ دۆرکەم بە شێوەیە کە بتوانێم تابعی محازەڕەکانی من بکە و اینجا کۆنتاکتی لەگەڵ منە هەبێت چونکێکم خۆ تۆ هەر دەرزەوە نییە شەرحیگەی ئەی عەقد و عەتایە پرسیاری هەیە پرسیاری بۆ دروست دەبێ واجبی پێ یعنی هۆمۆرکی تێ مەسەلەن کویزیەکەی لێیە پرسیتەوە ئەمانە هەمووی زەربی سفرەگرێ لە ئۆنلاینە. اینجا تۆ پێت وایە سلێمانی بینی تەنی شاری ئوهانی یا سینی ینی لە تەکنەلۆژیا و لە عادەتی تەلەباتە لەبێ وڵاتی ئێمە باوکودایەک هەیە من بۆ خۆم الحەمدوللا مناڵم هەیە بەڵام وەکو سینیەک نییە یەکدانەیە بێ لێرە خەڵک هەیە حەوت و هەشت و نۆ و دە مناڵی هەیە ینی ئەبێ ئەوەنە کۆمپیوتەر ئەوەندە بکەوێ بچێ کۆمپیوتەر بۆ ئەم حەو هەشت و پەیاکە. من لە زانکۆ دوو خوێندکارم هەبوو یەک ماڵ بە هەردووچیان کۆمپیوتەرێکیان هەبوو دایمە کێشیان هەبوو مەسەلەن هۆمۆرکمایانێ مەسەلەن ئەمود تەقریرێکم بۆ حازرکەن لەسەر فڵان مادە ئەوی بەخوا کاک دوکتۆر ئێمە بە هەردووکمان کۆمپیوتەرێکمانێ فرانەکە ئەگەر دوان خۆگەسیان و 4 و 5 و 6 بێ لەوە ئەبێ بە حربی واتەرلۆ. کەوت باسی تەلەبەی زانکۆت کرد ینی ئەگەر بێتە ئەوەی کە قۆناغی بنەڕەتیبوون منە 3 ئیبتیداییە 4 ئیبتیداییە ئەمە زۆر زەحمەت نییە کۆنتترۆلکردنی ئەمە زاڵبانە بم جا من بۆیە باسی زانکۆ بۆکەم ئەمە زانکۆ حاڵی ئاوایە جا ئەگەر بێت و بچیتە سەر ئیبتیدایی ئەوە چەندین جار و قات و هین مەشاکیلەکان زیاترە بێ ینی بەڕاستی ئەمە قەرارێک ئەگەر ماوەڕای ئەم قەرارە شتیتر نەبێ مەسەن لەبەر موچە و لەبەرەوە و لەبەرەوە بێ بە تاکید قەرارێکی سایب نییە هەموو کەسە بیر تیژەکان کە لەم بوارایشەکان تاکید لەوەکەن وەکو ئۆنلاین لەم بۆ وڵاتی ئێمە بە هیچ شێوەیەک دروست نییە. بەڵام ئەگەر بین بابینە سەر واقعیەکەی هەرێمی کوردستانیش تەماشاکەین لێرە ئەو نەخۆشیە بڵاو بۆتەوە ینی چی بکرایە بۆ ئەوەی بڕیارێک وایە ینی جۆرە لە جۆرەکان زەرەری قوتابیشی تیانە باە لە لایەک تریشەوە مەترسی نەخۆشەکە نەبواە قوربانە بم من لە ڕاستیا من وا تێگەم ئەم مەسەلەی نەخۆشی شتە فوێکی زیاتێ کراوە ئەگینا ئێمە هەرگیز هەرگیز ناگەینە ڕوبعی ئەرباعی نەرویج و سوید کە هیچ کەرەنتینییان نەکردو بخواان و هیچ مجەڕەدەوەی تۆزێت خۆ دەپارێزی مەسافەیەک لە بینابێ و کە مامەیەک بەدەمتەوە بێگەر لە شوێنجی قەرەباڵغابێ ئەگی ناواز دەبێنێ ئێوە لەو باوەڕان کە ڤایرۆسی کۆرۆنا بە مانگێک و بە 2 مانگ و بە ساڵێک و بە 2 ساڵ کۆتایی نایە ئەوە من لە بیداەتی کەرەنتینەکە وتم ئەمە شتێکی زیایە خەڵک بۆیە نووسیم تۆ لە دیکتات لە هێتلەر خراپتری ینی بەڕاستی نازانم خەڵک چۆن بیرەکاتەوە ڤایرۆسێکە ملیۆنێکی ئەچێتە یەک خانەوە لە یەک خاناکەی خێنە ژێر میکرۆسکۆبێ بە چاوەگەی بینین تۆ بتێ سەیتەرە بەسەرەوە ڤایرۆسا بکەی سەیتەرە بەسەرا ناکرێ عیلمیەن وەکو من اختصاصی خۆم سەیتەرە بەسەر ڤایرۆسی کۆرۆنا و غەیری ڤایرۆسی کۆرۆنا ناکرێت خوا منەتێکی لەگەڵا کردوین ئێستا تەنها بەهۆی پڕژەی دەمی منەوە پێچی ئەو کامێرامانە کە ناگاتە ئەو توش بێ خوا لوتفی لەگەڵا کردوین کە بە هەواوە ناگۆڕێتەوە ئەگەر ڤایرۆسێ بە هەوا بگوێزرایەتەوە و جوودەری چیمان بکردایە ئێستا تۆ لە ماڵی خۆتە دانیشە 1 ملیۆن خەڵک بەجاتەکە بڕوا بێ کۆرۆنای بێت تۆیش زەرەر ناکەی برام واز لەو خەڵکە بێنن با مەهامی خۆی تەبیعی بکە با خەڵک فێری خۆپاراستن بێ کە مامە بکاتە دەسی دەمی
دەستکێش بکاتە دەستی ئەگەر یا دەستی بشوە خێرا خێرا هەردووکیانە بێ بە ئەو خەڵکە ئەوەی کە مقاومەی زەعیف بێ ئۆتۆماتیکیان خۆی چێتە حاڵەتی خەتەرەوە ئەوەی کە مقاومەشی بەقوت بێ هەر لەوە کە یا پێوی دیار نەبێ یا تۆش سەرەتاقی پێوە دیارە بێ و دوای چاکە بێتەوە.